چواری ئابی 2020 گەورەترین تەقینەوە لە بەیروتی پایتەختی لوبنان و لەم بەندەرەی لە پشتی منەوەیە ڕوویدا. تەقینەوەکە زیانی زۆری بە لوبنان گەیاند و بە سەدان کەس لە هاوڵاتی و دانیشتوانی ئەم شارە بریندار بوون و بوونە قوربانی ئەو تەقینەوەیە و تا ئێستا ئاسەواری ئەو تەقینەوەیە بە بەیروت و بە هاوڵاتیانەوە دیارە. لەم راپۆرتەدا زانیاری زیاتر لەسەر تەقینەوەکە دەخەینە ڕوو. چواری ئابی 2020 گەورەترین تەقینەوە لە بەندەری مەرفە لە بەیروتی پایتەختی لوبنان ڕوویدا، بەهۆیەوە 200 کەس گیانیان لە دەستدا، زیاتر لە 6500 کەس بریندار بوون، 300,000 کەسیش ئاوارە بوون و تا ئێستا 9 کەس بێسەر و شوێنن. پایتەختی لوبنانیش زیانێکی زۆری پێگەیشت و وێران بوو. بە پێی زانیاریەکان لە سەدا 75 تەقینەوەکە لە ناو ئاودا بوو، ئەگەرنا لوبنان ڕوبەڕووی کارەساتێکی گەورەتر دەبووەوە. لە تەقینەوەکەدا 2750 تۆن مادەی نیتراتی ئەمۆنیۆم تەقیەوە، گەورەترین زەمین لەرزەی لە بەیروتدا دروست کرد. هەروەها نزیکەی 15 ملیار دۆلار زیانی مادی هەبوو. دوای کەمتر لە هەفتەیەک حکوومەت هەڵوەشانەوەی خۆی ڕاگەیاند و سەرۆکوەزیران و چەند وەزیر و پەرلەمانتارێک نامەی دەست لە کارکێشانەوەیان پێشکەش کرد. دوای تەقینەوەکە گروپێکی لێکۆڵینەوەی فەڕەنسی و FBI ئەمریکی گەیشتنە مەرڤە و لێکۆڵینەوەیان کرد. بەڵام وا ساڵێک تێپەر دەبێت و ئەنجامی لێکۆڵینەوەکان بەنهێنی ماوەتەوە و تا ئێستا هیچ دادگایەکی ناوخۆیی و نێودەوڵەتی بۆ ئەو پرسە دانەمەزراوە. هەندێک حیزبوڵای لوبنان تۆمەتبار دەکەن بەوەی هەوڵی تەقینەوە و تێکدانی ئاسایشی لوبنانی داوە. هەندێکی دیکە پێیان وایە کە حکوومەت و هێزە ئەمنیەکان لە پشت تەقینەوەکەی لوبنانەوەن. هەندێکی دیکەش دەڵێن کە تەقینەوەکە بەهۆی تەقینەوەی 2750 تۆن نیتراتی ئەمۆنیۆمەوە بووە کە کەمتەرخەمی کراوە لە چۆنیەتی هەڵگرتنی. ئەسمەهان عەلی نوێنەری کۆنگرەستار لە وڵاتی لوبنان دەربارەی تەقینەوەکە ئاماژەی بەوەدا. تەقینەوەکە زیانی ئابووری، تەندروستی و دەرونی لە لوبناندا و کاریگەریەکەیشی لە ڕووی سیاسیەوە ئەوە بوو حکوومەتی پارچە کرد. تا ئێستاش نە حکوومەت دامەزراوەتەوە و نا دادگایەکیش بۆ تاوانبارانی تەقینەوەکە بەڕێوە چووە. تەقینەوەکە لە ناوچەیەکدا ڕوویدا کە زۆرینەی دانیشتوانەکەی مەسیحین، هەروەها بەشێکی زۆری موسڵمانان، گەشتیار و کەسانی بیانی بەرکەوتەی تەقینەوەکە بوون. لە دوای تەقینەوەکەش دانیشتوانی بەیروت ترسیان لە دڵدا مابوو. ئەسمەهان دەربارەی دۆخی هاوڵاتیان وتی کە زۆرینەی خەڵک ناوشاری بەیروتیان بەجێهێشت و لە چیا و ناوچە دوورەکاندا دەمانەوە. منداڵان دەترسان و لە خەودا هاواریان دەکرد. دۆخی دەرونی لوبنانیەکان زۆر تێکچوو بوو کە مۆرکی ئەو ڕۆژانە تا ئێستاش بە دانیشتوانی لوبنانەوە دیارە. دوای تەقینەوەکە و هەڵوەشانەوەی حکوومەتی لوبنان تا ئێستا حکوومەت پێک نەهاتوەتەوە. لوبنانیش لە ساتی تەقینەوەکەدا ماوەتەوە. تەنانەت نەتوانراوە بینا و ناوچە وێرانبۆکەش بەڕادەی پێویست ئاوەدان بکرێتەوە. ئەسمەهان عەلی ئاماژەی بە سیاسەتی دەوڵەتانی زلهێزدا کە دەیانەوێت با ڕێگەی ئاوەدانکردنەوەی مەرڤاوە هەنگاو بۆ لوبنان بنێن و وتی دەوڵەتانی وەک رووسیا، ئەمریکا و فەڕەنسا ئەوەیان ڕاگەیاندووە کە دەتوانن بەندەری مەرڤا ئاوەدان بکەنەوە، بەڵام لە پشت ئاوەدانکردنەوەی مەرفاوە دەخوازن کە کارگە و ڕێکخراوی خۆیان لە لوبناندا بکەنەوە و دەست بخەنە کاروبار و بەڕێوەبردننی سیاسەتی لوبنانەوە. بە هەمان شێوەش دەوڵەتی تورکیا هەمان هەوڵ دەدات، بەڵام تا ئێستا ڕێگەیان لێگیرا و پلانەکەیان نەچوەتە سەر. لە دوای تەقینەوەکەی مەرڤاوە لوبنانیەکان ترسی گەورەیان لە دروستبوونی شەڕی ناوخۆ هەیە. بۆ پێیەی کێشە و قەیرانی سیاسی و ئابووری باڵی بەسەر لوبناندا کێشاوە و لایەنە سیاسیەکان یەکتر تۆمەتبار دەکەن بەوەی دەستیان لە تەقینەوەی بەندەرەکەدا هەبێت. سەرەڕای قەیرانی سیاسی، قەیرانی ئابووریش بەرۆکی لوبنانی گرتووە.
بەپێی ئامارەکان ڕێژەی بێکاری تا دێت بەرز دەبێتەوە بە جۆرێک لە ساڵی 2018دا لە سەدا 11.3 ڕێژەی بێکاری بووە، بەڵام لە ساڵی 2021دا ڕێژەکە بۆ لە سەدا 41.4 بەرز بۆتەوە.